بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگویەکی تایبەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هەوڵ دەدەین ئەم شەو قسە لەسەر باس و بابەتێکی گرنگکەین، ئەویش کەسایەتی دیاری مێژووی سەلاحەدینی ئەیوبیە. ئەم کەسایەتیە ناوبەناو زۆر دێتە بەرباس و خواس و ڕەخنە دەکرێ و سەرنجی لەسەر دەدرێ و هەروەها زۆر جار دووچاری تۆمەت و تەشیر دەبێتەوە، نەک لە کوردستان و لە ناو کوردەکانە یاخود بڵین لە باشووری کوردستان، بەڵکو لە زۆربەی وڵاتانە زۆرێک لە کوردناسەکان و بەشێک لە ڕۆژهەڵات ناسەکان بە شێوەیەکی جیاواز قسەیان لەسەر کردووە. مێژوونووسە ئەوروپایەکان و ئەمریکایەکان قسەیان لەسەر کردووە، مێژوونووسی کورد ئەوانەی قسەیان لەسەر عەقڵی عەرەبی و عەقڵی کوردی و زۆر جار بەریەکەوتنەکان لە ناو مێژووە کردووە، قسەیان لەسەر کردووە. بەڵام بەداخەوە ئەمە زۆر جار تەجاوز دەکا بۆ ناو دۆخی ناوخۆیی باشووری کوردستانیش بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە ئەوانەی خۆیان بە ڕۆشنبیر و هونەرمەند و ڕۆژنامەنووس ئەزانن زۆر جار ئاگەیان لە قۆناغە مێژوویەکە نیە و سەلاحەدینی ئەیوبی دەدەنە بەر نەشتەری ڕەخنە و گلەیی لێ دەکەن. باشە خۆ دەیان سەرکردەی مێژووی هەیە و کورد خاوەنی سەرکردەی زۆری جیهانی بووە یاخود ناوچەیی بووە، بەڵام بۆچی سەلاحەدینی ئەیوبی سێرەی تفەنگەکان لەسەر سەلاحەدینی ئەیوبی یاخود چاوەکان لەسەر سەلاحەدینە؟ هەڵبەت کەسایەتی سەلاحەدینی ئەیوبی کەسایەتێکی جیاوازە. ئێمە هەوڵ دەدەین ئەم شەو قسە لەسەر ئەم باس و بابەتە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر کامەران بابانزادە توێژەر لە فکری ئیسلامی و هەروەها دکتۆر محسین محەممەد حسین کە شارەزای و توێژەرە لە ژیانی سەلاحەدینی ئەیوبی. خۆشحاڵم مامۆستا کامەران بتوانین ئەم شەو گفتوگویە بکەین لەسەر بەشێک لەو بابەت و باسانەی کە لەسەر سەلاحەدینی ئەیوبی یاخود ئەو پرسانەی کە ڕوبەڕوو ئەبێتەوە بە تایبەتی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا قسە لەسەر ئەم کەسایەتی ئەکرێ. من ئەکرێ بپرسم یاخود دەواازەی بەرنامەکەم بەوە دەست پێ بکەم، بۆچی هەمیشە سەلاحەدینی ئەیوبی ڕوبەڕووی ڕەخنە ئەبێتەوە لەناو ئەو هەموو سەرکردە مێژوویە ئەو زیاتر سەرنجەکانی لەسەرە؟ بەلای خۆی گەورە میرەبان، زارە پێش هەموو شتێک سڵاو و ڕێزی و احتراممانەیە بۆ دکتۆر محسین مامۆستای هەمومانە. تەبان ئێمە بە پێویستیمان بە ئەدەب و ڕێزێک هەیە لە خزمەتی داوە داوای لێبوردن دەکەین، چونکە هەمومان خۆمان بە قوتابی ئەو دەزانین لە مێژووی ئیسلامی واروها لەو بابەتانەی کە تایبەت بە سەلاحەدینی ئەیوبی ئەمڕۆ کە ئێمە شڕۆبێک دەکەین بە تاکید بە هاوکاری بەڕێزیان وەکو مامۆستای هەموو لایەکمان. من پێم وایە ئەم دەوڵەتانەی ئەم نەتوانەی کێ بە دەوڵەتن هەمیشە دەگەڕێن وەکو بە دیوەک لە دیوەکان جێچەڵ بە مێژوو دەکەن، جێچەڵ بە دەوروبەری خۆیان دەکەن، زۆرێک لە شپرزەیەکیان پێوەیەوە. ئەم شپرزەیە هاتووە بە گژمێژوو دادەینەوە و زۆر دارگەر بێت و نخبەی ڕۆشنبیری هەر میلەتێک پرۆژەیەکی یان ڕوئیایەکی نەبوو بۆ ئێستا و ئایندا دێزارێککە دەگەڕێتەوە بۆ شەڕی مێژوو. تاوانی سەلاحەدین لەچدایە خۆ بە ئەمەی ڕێخینەوە. سەلاحەدین هەموو ئەو ڕەخنانەی کە لێ دەگیرە من پێم وایە ئەو زۆرە کەسانن کە نە ئەگەداری قۆناغەکانی مێژوون، نە ئەگەداری قۆناغەکانی گەشەسەندنی فکری دەوڵەتی نەتەوە و ناسیۆنالیستن لە کوێ گەشەی کردەوە سەلاحەدین لە چ قۆناغێک ژیاوە و شارەزای پێکهاتەی نەتەوە و نەتەوایەتی و تەنسیقی بینی نەتەوەکانیش نین لە کاتی خۆی. با ئەمە ورترکەمەوە. ئەم قسانەی کە لەسەر سەلاحەدین دەکرێت لێرە، سەلاحەدین پیاوێکی گەورەیە و سەلاحەدین لە هەر لێک لە قاڕەی ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا ینی کەم سەرکردە هەیە لە مێژوودا لە سێ قاڕەی گەورەدا خاوەن نفوز و خاوەن کاریگەر بێ و هەر سێ قاڕە لە بیریار و نووسەر و مێژوو نووسانی لە قۆناغێکی گرنگی تاریخە ئەوها زوومیان خست بێتە سەری و ئەم مەدحەی کە بۆ سەلاحەدین دەکرێت خەریکە و قەنەعەتم بۆ دروست بێ لەکن ئەوروپیەکان مەدح و سەنای با بڵێن شەخسێتی سەلاحەدین زۆرتر دەکرێت. لە عەرەبەکان توقت بەسە لێرەوە نەبێ هەندێک حرەکاتی یان هەندێک جوڵەی ناڕێک هەندێک نووسەر ئەجینە ئەم ڕێز و حورمەتە گەورەی سەلاحەدین دەگرێت خەریکە نەتەوەکانی کە زۆرتر بە گەورەی تێ بگەن. ئەم ڕەخنە لەسەر سەلاحەدین چییە؟ ئەگەر بێت و لێرەوە قسە لەسەر ئەو بابەتە بکەین. یەکەم لەسەر ئەمەیە کە ئێمە وڵاتێکی یان میلەتێکی بێدەوڵەتین و
دەگەڕێنەوە زارێککە شەڕ بە مێژوو دەپرس بابرین شەڕ بە مێژوو دەفرۆشین لە کاتێکدا مەبەست بوورە ڕەخنەگرە ناو خۆیەکانی خۆمان ما ڕەخنەگرەکانی ناو خۆمان ناو دەدەین ڕەخنەگرەکانی دەوروبەریشمان ئەمە لە چیەوە سەری هەڵداوە لە ئاستی ناوخۆ لەبەر ئەوەی بەشێک لە سوۆشیال میدیا و شەقامی ئێمە نازانێت فیکری دروستبوونی دەوڵەتی نەتەوە لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە لە بیداەتی سەدەی 90 لە وڵاتی ئێمە لە کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانی و کۆتایی سەدەی 90 دەوڵەتی نەتەوەی سەری هەڵداوە بەوەی کە هەموو ئەوانەی کە پێکەوە هاوڕەگەزن هاوڕەچەڵەکن هاونەتەوەن پێکەوە دەوڵەتێکیان هەبێ سەلاحەدین لە کۆتایی قەرنی 12 مردووە دەوڵەتی نەتەوەی سەدەی 90 ئەمە یەکێکە لە گرفتەکان خەڵک لەوەدایە پێم خۆشەمە گرفتێک ئەوە قزیەگەر لامان یعنی پێم وایە ئێمە تەنها سەلاحەدینی ئەیوبی و کەریمخانی زەند و چەند کەسێکمان هەیە کە خاوەنی نفوس بوون لە دەرەوەی ئەم سنوورەی کە پێی گوتراوە سنووری ناوچە کوردیەکان ئەوەی کە 2000 وەکو سنوورێکی زوغرافی وەکو سنوورێکی ئەنتۆگرافی لە دیاری دەکرێت کە ئەمە سنووری کوردستانە بەشێکی بەر ئێران و عێراق و سووریا و بەشێکی بەر تورکیا کەوتووە بۆ شێوە دابەش بووە ئەجینا خۆ سوڵتان مزەفەرەدین لە هەولێرێ تورک بووە و لە دەرەوەی سنووری جغرافیایی ئەو شوێنەی کە پێی دەوترێن نیشتیمانی تورکان قەوارە و هێزی دروست کردووە و بەڵام نەکەوتۆتە بەر ڕەخنەی بەشێک لە ناسیۆنالیستی تورکی بۆ لە دەرەوەی حدود و تورکیا چۆ خزمەتی نەتەوەیەکەی کردو خۆ عیمارەتی زەنکی ئەتابێکی مووسڵ تورکمان بۆ نەکەوتۆتە بەر نەعرەتەی نەتەوەکەی هەندێک لە نەتەوەکەی خۆی خۆ موسای کوڕی نووسەیر و بەشێک لە ئومەویەکان چوون لە ئەندەلوسا دەوڵەتیان دروست کردووە با بڵێن کللتورێکی ئیسلامی عربی بەڵام عربەکان ناقسۆتە بەردەم نەعرەتەی خۆیان بەوەی کە چوە لە سنوورێکی زۆغرافی دەرەوەی نیشتیمانی عربی دەوڵەتی دروست کردووە یعنی ئەمە تەنها سەلاحەدین نەبووە ئەو ئەگەداری ئەوەش بین یعنی ئێمە با باورتر قسە بکەین دەوڵەتی سەلاحەدین خۆ بەشێکی کوردستانی لەژێر دەسەڵات دابووە و مەرکەزەکەی وڵاتی شام و مەرکەزی وڵاتی شام زۆر غەریب نییە لە کوردستان ئێمە یەکەم ڕۆژنامەی کوردیمان لە قاهیرە دەرچووە و تورکیا يعني لبزابي سياسي وثقافي ئێمە لە قەرنی 19 و 20 بەشی زۆری پیاوی گەورە ئێمە لەو دووڵاتە ژیاوە ئەمە وەکو یعنی ڕاهەندی مێژووی بەڵام لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆچی یعنی کوردانی خۆمان بە تایبەتی ئەوانەشیان خۆیان بە نخبە و دەستەبژێرەزان بۆچی زۆربەی نەشتەری ڕەخنەکانیان بۆ سەلاحەدین یعنی ئێستا بۆ نمونە ئەم ڕووداوی ئەم دوایە هاتە پێشەوە کە یوسف زەیدان ڕۆمانوسی میسری ویستی بێ بۆ 17مین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر لەبەرەوە لە ڕووی سۆشیال میدیاەوە لەوانەیە خەڵکێکی زۆری موسڵمان و دیندار و خەڵکی لایەنگریانی ئەحزابە ئیسلامیەکان نەقدیان کرد نەک ئیسلامیەکان تەنانە ئەو هێزانەشی کە دەسەڵاتدارن و بە خۆیان بە نەتەوەی و نیشتیمانی ئەزان بەشێک لە نوخبەکانیان نەقدیان کرد بۆ ئەبێ کە ئەم پیاوە نەیتوانی بێ لە ژێر کاریگەری ئەو ڕەخنانە بۆ ئەبێ لە ناوخۆشە دیسانەوە جارێکی تر ئەمە بە فرسەت بزانرێ هێرش بکرێتەوە سەر سەلاحەدین دوو خاڵی گرنگ لێرە باز لێوە دەکەم خاڵی یەکەم ئەوەیە ئەم نیگەرانی کە لە شەقامە دروست بوو ئەم نیگەرانە تایبەت نەبوو زێتر بە ئیسلام و بانگەواز خوازەکان لەبەرەوەی بخۆ دەزانێت سوڵتە لە لای ئێمە هەر بێگانەیەک دێنێکە بێگانەکە لەو ئاستەدا نەبوو لە بەرامبەردا کۆمەڵی خەڵکی بە توانای ناوخۆ فەرامۆش دەکرێت و مەسرفێکی زۆری لێ دەکرێت ئەمە دەکەوێتە بەر ڕەخنە خۆ ئێمە لە چەند گۆرانی بێژ و حەیران بێژ و هونەرمەند و ئەکتەر کە لە تورکیا و لە وڵاتانە و لە وڵاتانی عەربی کە دەێنرن مناسەباتەکان بە خۆ دەزانێت ڕوبەڕووی ڕەخنە دەبێتەوە ئەم ڕەخنە تایبەت نیە بە ئیسلامیەکان یعنی بەگشتی شەقامی نیگەرانی ئێمە شەقامی معارەزەی ئێمە لە سیستەمێکی حکومڕانی خراپە ڕەخنەی هەیە ئەوە یەک دوو کەس نەیگوتەوە یوسف زێدان بانەیەتە کوردستان ڕەخنە هەبوو و ڕەخنە لە کۆی کۆمەڵە کارکتەری تر هەبوو کە حکومەت هێناوێت و ڕەخنەی لێگیراوە گرینگە بەڵام ئەم دیارە دڵی ناسکتر بە گوتوتی نایەمە ژینە کەس ڕێی لێ نەگرتووە ئەمە خاڵێکی گرنگە پێم خۆشە بەڵام ببوورە آخر هەبوو خۆ داوای یاساییشی لەسەر تۆمار کرد ئاساییە داوای یاسای تۆمار کە بگاتە ئەوە کەواتە ناڕەزایەتێکی بەرفراوان ناڕەزایی هەیە بەڵام لە بەرامبەر زۆر دیاردەیتر ئەگەر بگەڕێنەوە سەری ناڕەزایی هەبووە و دەسەڵات هێناوێتی و جوشی لە نەڕەزای ڕانەگرتووە ئەگەداری ئەوە بین دوو من ئەم بابەتەی یعنی چێن لە نیشتیمانی عەربی لە ناو عەرەبان دەیانەوێت سەلاحەدین وردە بەرەو ئاقاری عەربی دابرن لە مێژوو نووسە کۆنەکان پێشوو کە معلومی کاگتۆری ئەوە بڕاوەتەوە ئەمانەی تازە لە ساڵانی پەنجایەکان بەدواوە
حركتك دروست بوو لە سووریا لە عێراق لە میسر بە ناوی ئیعادەی کتابەتە تاریخ کە لە عێراق لە هەشتایەکان و هەفتایەکان سەدام حوسێن بە خۆی سەرپەرشتی ئەم لیژنەی دەکرد دەیانی وەکو عەبدولعەزیز نووری و هاشم عەدووری و هاشم مەلاح و عەبدولمونعیم ڕەشاد و کۆمەڵێک عیملاقی گەورەی تاریخی لەو لیژنەیەدا بوون چۆن جارێک چکە تاریخی ئیسلامی سیبغە و سیمایەکی عەرەبانەی بەبەردا بکەن یعنی خۆ کتابەکەی عەبدولعەزیز نووری لەسەر ینی دەیەوێت بڵێ هەموو ئەو زانانەی کە لە خوڕاسان لەدایک بوون یان بە سەقافەتی عەرەبی گەورە بوون یان عەرەبن کە کۆچیان کردووە لەوێ گەورە بوون چۆن جارێککەن حرەکەی سەقافی عەرەبی سەردەمی عەباسی دواتر بکە بە حرەکەتێکی عەرەبی ئەمەی کە لە میسر بوویداوە العربية الإسلامية ئەمە الدولة العربية الإسلامية في عهد الأموي دەیان مصطلحاتیان گۆڕی لە میسریش حرەکەتێکی لەو جۆرە هەیە تۆ ئەگەر بگەڕێەوە بۆ سەر بۆ ئەم حەملەی کە بابرین بە حساسیان بە کوردبوونی سەلاحەدین هەبێ ئەم حەملەیە لە سووریا و لە عێراق و لە میسر لە سەردەستی ئەم حرەکەتە ناسیۆنالیستیە سەری هەڵداوە یعنی بە بڕوای تۆ ڕۆشنبیر و نخبەکانی دەرەوەی کورد و سامڕێن عەرەبەکان و غەیری عەرەبیش حساسیەتی کوردبوونی سەلاحەدینیان نا خۆی وەکو پێم گوتی حەملەیەک هەبوو جوڵانەوەیەک هەبوو ئەو کاتێ دەعم دەکەرە لەلایەن لە زەمە لە عەبدوناسرەوە خۆ کەندا و کەنداوی فارس و کەنداوی بەسڕا بوو لە سەردەمی عوسمانی ئەم حرەکەتە ناسیۆنالیستیە کردی بە کەنداوی عەرەبی دەیان مستەلاحاتیان گۆڕی ئەمەی ئێستاش هەیە ئەم حرەکەتەی کە دەڵێن سەلاحەدین نەتەوەکانی کەش هەمان بەشیان پێوەتی من بە تۆ دەڵێم ئەمەی کە لە کوردستان لەسەری بەجواب هات و ئەمەی کە پێم وایە خەریکە وردەوردەوایان لێیان هەندێکە دویستیان بازرگانی پێوە بکەن و بە مل ئیسلامی دابێرن ئەم جوڵەیە من دەرم ئیسلامی و غێری ئیسلامی ڕەخنەیان لێکرد ئەجینا ئەگەر بابەت ڕووکەبەوە مامۆستا کامەران ببوورە دێمە سەر ئەو وردەکاریە ئەمەوێ بچمە ستۆدیۆکەمان لە هەولێر دکتۆر موحسینمان لەگەڵ ئابزانم با دکتۆر موحسین هەم توێژەر و پرۆفسۆر لە بواری بە تایبەتی ژیانی سەلاحەدینی ئەیوبی دکتۆر موحسین محەممەد حسین ئەم کاتت باش کاک دکتۆر ئەمانوێ بپرسین بۆچی ناوی سەلاحەدین لە ناو مێژووە کە ناوێکی دیارە و کوردە و کوردە بێ شانازی پێوە بکە ناو بە ناو لە بواری سیاسی و تەنانە فەرهەنگی و لە ناوەندا ڕۆشنبیریەکە ڕوبەڕووی ڕەخنە بێتەوە قسە لەسەر ئەم کەسایەتی ئەکرێ بە تایبەتی لە ڕووی شخصیەتەوە تۆمەتبار ئەکرێ بە کۆمەڵێک پێدراوە کۆمەڵێک پرس لەوانەیە زۆر جار کتێبە مێژوویەکانیش بۆ بگەڕێ ناتوانانی بیدۆزیتەوە بەڵام بۆ خۆی سەلاحەدین ئامانجە بۆ لێدان بەڵێ مامۆستارم هیچ سەرکردەیەک نییە لە تاریخدا تووشی ڕنەگرتن نەبی هەر هەمویان لە شەرق و لە غەربەوە لە تاریخی کۆن لە تاریخی نوێ ئیتر بەڵام ئێمە تووشینەوە حساسیەتێک بووین نابێ سەلاحەدینمان هەڵمان گرتیا تا ئەسمان نابێت کەس ڕەخنەی لێ بگریت چونکە ئێمە بە سەلاحەدینمانە سەلاحەدینش ڕەخنەی لێ بگیرێت کەواتەمە دەفەوتین ئێمە نافەوتین سەلاحەدین هەبووە نەبووە ئەمە نافەیتۆن یعنی کوردایەتی سەلاحەدین خەڵقی نەکردووە کوردایەتی پێش سەلاحەدینە بە سەدان ساڵ ئەگەر نەلم هەزاران ساڵ سەلاحەدی بێگومان کە سەرکردەیەکی گەورە بووە ئەو سەرکردە گەورەیە چونکە ئیشی دەکرد تێدەکۆشی لە بارەی ڕزگارکردنی خاچی فەڵەستین بە دەرەجەی یەکەم مسر نە ئەو وەختە مەسەر داژێ نەکرابوو لەلایەن خاچ دروشمەکان ئیتر یعنی کۆمەلێک شعرمان نووسی ئەوە 100 ساڵ لەسەر سەلاحەدین دەدوین بە کتێبدانان و بە بەحوثنووسین و بە ناولێنانی شەقام و خاسەن لە هەولێر شەقام و مەسیف سەلاحەدین و سینەمای سەلاحەدین سەیدێلێ سەلاحەدین یعنی کە ئەوە سەلاحەدین ئەو سەرکردەیە نابی کەس قسەی پێ بلێ سەلاحەدین قائیدە پاڵەوانە عەزیمە هەرچی پێ دەلێی ڕاستە بەڵام سەلاحەدین دەبی ئەوەی بزانیم سەلاحەدین ئیشی دەکرد کاری دەکرد کە لە ئەوی کار بکە دەبی تووشی هەڵەبی ئەو هەڵەیان مێژونووسان چاوی لێدا دەپۆشن ئێستا من کتێبەکەی بن شەدادم عەرز کرد پێش چەند ساڵ لە ئەکادیمیای کوردی تەبا کرا ئەبن شەداد تەرجمەی کوردیش کرا یعنی
ئەو کتابە زۆر عەرەبەکان و غەربیەکان ئیشادەی پێ دەکات ڕاستە کتێبێکی بەڵام چاکە لە چ ناحیەک ناتوانی سەلاح الدینی نەقدکە مێژونوسە شاعر نییە مێژونوس دەبی عقلیەتێکی وهابی بتوانێ ڕخنە لەو قاعدەی کە لەسەری کتێبدا دەنێ ئەوە نەیکردووە بریتە کتێبەکە نەشی دەچی دوور و درێژ لە لاپەرەی یەکەم حتا لاپەرەی ئەخیری من باسم کردیە دیڕاستە نەقدیە پەرتۆکێکی کچکای لەوانە 120 لاپەرەبی ئەوە هی ناکتم لەگەڵ خۆم ئیتر سەلاح الدین ئێستا نییە کە ڕخنەی لێ دەگیرێ سەلامە موسا پێش 100 ساڵ ئەگەر ممکنە 80 ساڵ 900 ساڵ گوتی سەلاح الدین کانە ڕەجولان جوونی پێدا من معجبی ئەو کاتبە بووم گوتم دیارە سەلامە موسا نەسرانیە مەسیحیە یعنی قسەی پێدەلێ دوای زانیم ئەو قسانەی دەکە ڕخنەی لە سەلاح الدین دەگری ڕاستە ئەو یوسف زێدان ئیسلامی خەلکی ئەسکەندەریەیە دەڵێ ليس هناك من حكم مصر أكثر من صلاح الدين حمقا يعني جيل بووە ئەو مصریە کان زیاتر ڕخنە لێ دەگرن چونکە دەولەتی مصری ملەتی مصر زۆر شانازی بە دەولەتی فاتمی دەکات ئەویش هات بە ڕۆحێکی ئینتقامی تۆڵستاندن لە فاتمیەکان نەک مەسیحیەکان فاتمیەکان وای کرد نەکرێن ئاوازیانی کرد پیا و لە ژن ئەوە ئیشەکی نائینسانیە بەڵام لە کاتی خۆی تەبریراتی هەیە لە کاتی خۆی دەبایە وا بکە سەلاح الدین ئەگەر بیویستبایە بمینێ لە حکم ماوە لە حکم 20 و کسور ساڵ حکمی کردووە دەبی وا بکە چونکە خۆ فاتمیەکان چەچیان فرێ نەدا گوتیان با سەلاح الدین حکوممان بکات نەخێر ئەو چێ بوون ئەوان کە ویستی سەلاح الدین زاوزێ نەکرێن زۆر نەبن سوودانیەکان مەغربیەکان چونکە نالێ مصریەکان چونکە مصریەکان قەت نەبوونە قیوامی بریتیبی لە جێش مصر مصریوی مصر جێشی نییە مصر لە ملەتی مصر جێشی نییە ئەوە تا ئێستاش ئیتر ئەمە سەلاح الدین بۆ ڕخنەی لێ نەگرین یعنی ئێمە هەندێک کەس هەیە زۆر مقدسە پیرۆزە سەلاح الدین ئەو پیرۆزباییەی نییە کاک دکتۆر بێگومان خۆتە زانی ڕخنە دوو جۆریە ڕخنەی بنیادنەر هەیە و ڕخنەی ڕوخێنەرەیە سەلاح الدینی ئەیوبی مێژوونووسەکان یەکلا بۆتەوە لەوە دەرچووە کە بڵێ کوردە یعنی کووردە و یەکلا بۆتەوە هیچ جەدەلێکی تاریخی هەڵناگرێت هەموو سەرچاو مێژویەکان ئاماژە بەوەکەن بەڵام زۆر جار ئەم ڕخنانە تا ئاستی شکانن ئاستی تێکشکانن قسە لەسەر سەلاح الدینەکەن بازە کوشتارەکەن بازە قەتڵ و عامەکەن خۆ ئاساییە ڕخنە بگیرێت لە پێناوی بنیادنانە فعلەن ڕاستە و جەنابیشت ئاماژەت پێە هەموو شتێکەکەی بیتەوە سیاقە تاریخەکەی خۆی ئەبێوەکو قۆناغە مامەڵەی لەگەڵاکەی نەک بە عقلێتی ئێستا مامەڵەی لەگەڵاکەی ئەوەی کە لە دنیای ڕۆشنبیری کوردی هەیە بە تایبەتی وەکو مامۆستا کامەرانیش ئاماژەی پێە سەلاح الدینی ئەیوبی لە کۆتاییەکانی سەدەی 90 و سەرەتای سەدەی 20 فکری نەتەوە و ناسیۆنالیزم و بەریەکەوتی نەتەوە و ئەمانە سەری هەڵداوە بەڵام سەلاح الدینێک چەند سەد ساڵ بەر لە ئێستا سەردەمی ململانەی ئەو کاتە جەنابیشت لە گفتوگووە پێکەوە پێشتر باس کراوە باسمان کردووە نووسراوە لە کتێبە بڵاوت کردوێتەوە ململانەی دین بووە ئێستا مەحکەمە ئەکرێ بەوەی کە دەوڵەتێکی بۆ کورد دروست نەکردووە ئەمەوێ ڕای جەنابەت ڕای زۆر جیاوازت هەیە لەسەر دروستکردنی دەوڵەت لەلایەن سەلاح الدینەوە بە تایبەتی کە وەکو هەر میرشینێکی تری کورد ئەگەر ئەویش میرشینێکی دروست کردایە ئێستا خەڵک چۆن باسی سەلاح الدینە کردوە مێژوو چۆن باسیە کرد کاکە مامۆسارم سەلاح الدین ئەگەر نیازی ئەوە باە دەوڵەتێکی یان میرنشینێکی کوردی دابمەزرێنی دەیتانی بەڵام نەک لە مەسر و لە شام ئەو بەناوبانگەیدا لە مەسر بدایەت دوایی انتشاری کرد لە مەسر و لە منطقەی جەزیرە ئەگەر ئەو نیەتەی هەبایە ئەو شوورەتەی ئەو بەناوبانگەی وەرنەدەگرت یعنی عالەم بووە بەو شەکلە تەقدیری بکات سەلاح الدین شعوری قەومی نەبووە
بەلکو سەلاح الدین ئەوە لە من وەرگرە ئەبن شەداد باسی دەکە پاش سەلاح الدین دەڵێ سەلاح الدین خەبەر گەیشتە سەلاح الدین کە هەندێک لە منشەقەکانی عەباسی دەوڵەتی عەباسی لەگەڵ هەندێک کوردانی کە لە جێی سەلاح الدین بوون ئیشقاقیان کرد لە سەلاح الدین ویسیان میرنشینێکی دابمەزرێنن سەلاح الدین خەبەری نارد بۆ خەلیفەی عەباسی گوتی خەلیفەی عەباسی ئاگات لێیە ئەوانە متەئامیرن دەیەوێت دەوڵەتەکەمان بڕوخێنن دەیانگەریتن هەموویان ئیعدام دەکا دوای سەلاح الدین قسمێک لە هۆزەکان نەفیانی کرد بۆ وڵاتی بەرقە یعنی لیبیا سەلاح الدین ڕۆحی قەومی نانم نەبووە ناتان بلێم نەبووە دلیل ئەوەیە ئاغڵب هۆزەکان عەشیرەتەکان کە لە سوپای سەلاح الدین ئیشیان دەکرد کورد بوون بەڵام سەلاح الدین ئەو کەس یعنی باسی کوردایەتی نەدەکرد ئەبن شەداد کتێبەکەی بخینە لە ئەلفەوە حتا یا نالێ سەلاح الدین کووردە ئەوە تا لە بندەستمە کتێبەکە و لە بانەی جەنابی شتەبی لە ئیبن شەداد کە لەسەری نووسیتی بۆچی شێرکۆ دەمری شێرکۆ مامیتی دەڵێ وەکانە شێرکۆ ئەم سەلاح الدین ينتمي إلى القبيلة الروادية ناش لكردية الروادية لزبانية توا كواتا أو كاتا أو اشتك روحي قومي نشمان برست نبوة لزمان صلاح الدين نالم نبوة شعور هبوة بەڵام بیرکەن دەوڵەتێکی قەومی دابمەزرێنن باشە دەوڵەتی عەباسی خۆ دەوڵەتێکی قەومی نەبوو بریتی بوو لە دەوڵەتێک کە فارسیەکان دەوری ئەساسیان هەبوو لە دامەزراندنی دەوڵەتی عەباسی بەڵێ کاک دکتۆر ینی ئەگە سەلاح الدین ئەو کاتانەش بۆ نمونە ئەو نەزعە قەومیەش هەبوایە کە وەک بە ڕێزیشت ئاماژەت پێکرد نەبووە هەر نەش بووە لە تاریخا ململانەی نەتەوەی و ناسیۆنالیزم نەبووە ئایا ئەیتوانی عەرەب و تورک و فارس و چەرکەس و نەتەوە جیاوازەکان لەژێر ئاڵاکەیە کۆ بکاتەوە و بتوانێت یعنی بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتی شام و ئەوەی کە ئێستا کە داگیر کراوە لەلایەن جوولەکەوە کە فەلەستین و بەیت المەقدیسە ڕزگاری بکا بە تایبەتی ناوبانگەکەی لە مەعرەکەی حیطینا باشە ئەو دەوڵەتە لە چێ دامەزرێنی سەلاح الدین کوردستانی نەبینیوە کاکارم لە من وەرگرا سەلاح الدین ناتوتە کوردستان چوویتە شاری دیاربەکر بە کوردستانی سەرەوە لەبەر ململانەیە کە و لەسەر حەقی هەندێک کەسان لە شاری ئامەد یعنی دیاربەکر کە ئێستا تورکیا پێی دەڵێ مشکلەکەی حەڵ کرد گەڕاوە شام سەلاح الدین کوردستان هەولێری نەبینیەوە خوشکەکەی چلووی کسور ساڵ لە هەولێر بووە ڕەبیع خاتوون ڕەبیع خاتوون لە هەولێر دەڵێن کەرپوچ یعنی تابوق کەرپوچەکی لەسەر کەرپوچەکی داینەناوە ڕەبیع خاتوون من بە هەندێک جار بە تەوسەوە دەڵێم ڕەبیع خاتوون کە سڵتان مزەفەر کە مێردیتی دەمری هەولێری بەجێ دێلی دەچیتە مووسڵ و حەلب لە حەلب لەسەر حسابی خۆی کۆمەڵێک مەکتەب و خانەقا و مستەشفای دروست دەکات باشە ڕەبیع خاتوون بۆ لە هەولێرە دروست نەکرد کە مێردت حاکمی هەولێر بوو کە خوشی سەلاح الدینی ئیتر با بزانین لە چێ سەلاح الدین دەیتانی ئەو دەوڵەتەیدا من ئەوە کە نەوڕەخنەی لە سەلاح الدین دەگرم بەڵام من زۆر کەس نییە من یەکەم جار کە کتێبەکەم تەبەوو زۆر جارتە بۆ خۆت دەزانێت کوردی و عەرەبی هەولێر و سلەیمانی و بەغدا و دیمەشق بە دیاری دامە سەلاح الدین گوتم تۆ نەبووە من دکتۆرەکەم لەسەر چوەری دەکرد کاکە سەلاح الدین مامۆستای سەلاح الدین گەورم بەڵام حەقیقەت دەبی ئەمە نەترسین لە تاریخ ڕێزی تاریخ بگرین ئەگەر ڕێز لە تاریخ دەگری دڕۆی مەکە ڕاستە دکتۆر مەترسێ لە تاریخ دکتۆر خۆت لە شوێنێکە ڕەخنەیەکە گریت بازەوە کە ئەڵێگەر سەلاح الدین ئیدعای کوردایەتی بکردایە ئەویش بۆ خۆی لەسەر گردێک لەسەر گردۆڵکە و بەرزایی یەک وەکو میرشینێکی کوردی لەگەڵ میرشینێکی تر بە شەڕ ئەهات و لە تاریخایەوەندەوە دوو میرشین بە شەڕ هاتن و ئەویانی لەناو بر هەر خۆت لە گفتوگویەکە قسە لەسەر ئەوە ئەکە یعنی گەورەی سەلاح الدین من لەگەڵ کاک بەدران حەبیب باسم کرد ئیمارە فەوقە حیجارە
ئەوەی دەیتوانێ بەلەم نەک لە مەسر لە شام ئەو شوورەتەکەی بەناوبانگەکەی لە مەسر و لە شام بوو کاچی من لەوانە لەکوێ بوو ئەو بەغدای نەبینیوە مووسڵێ دیتێ مووسڵ چونکە ئابلوقەی مووسڵی داوە 3000 فەشەلی هینە لە ئاخیری دوای پێک کات لەگەڵ مسلاویەکە ناتن گوتیان با پێک بین مسلاویەکان ڕوحی مسلاوەتی زال بوو لە سەریان نەک ڕوحی قەومی نەک ڕوحەچیکە لەوانەیە ڕوحی ئیسلامی بەلام دەیانگوت بۆ ئێمە سەر بە سەلاحەدین بین سەلاحەدین گەورەمان بی نەیانهێشت بەرامبەر ڕاوەستان ئەسڵەن پاش دۆخواش دوژمەکان مسلاویەکان دوژمنایەتی لەگەڵ سەلاحەدینیان کردووە ئەوە دیارە تەوان هەموو کەس ئەو شتەی دەزانێتن ئەوی شارەزای دکتۆر دێمەوەلات ئەچمۆ لای مامۆستا کامەران دکتۆر پێشەوە کە دکتۆر مەحسین وەربگرن ویستی باس لە ڕەخنەی شەقامی بە تایبەتی بەشێک لە ڕۆشن بیرون نخبەکانی کورد باسکەی ئەو ڕەخنەیە کە لە سەلاحەدینی ئەەکەین لە کاتێکا کە زۆر لە مێژوو نووسەکان و نەتەوەکانی ترەڵێن ئەبێ کورد شانازی بۆ بکە کەسایەتێکی وەکو سەلاحەدینی ئەوبی کورد بووە بە ئەم بابەتە بە تاوکاری قسەکانی کاگتۆرمان زيش الأيوبي في عهد الصلاح الدين الأيوبي المشتري كتورة خدومته أربط في عدل تابيكي وروها نناشد صلاح الدين أم نناشد أنفسنا مش دوباره مقابلة كدكتور صلاح الدين أيوبي قولة الرخنة قراني قولة الرخنة قراني من اشتاق دلم أجر موضوعك أخوي دائما حركي نتوايتي زور زار لأنزامي الصراع نتوايتي وصر هلا يعني بدي بقلدي وكان بقرن وصر صدمي صلاح الدين بيمان وابي أم رخنة بقرين صلاح الدين بو هيتشي بو كردنا كردو يعني صلاح الدين بو روحي كردايتي نبوة برسيارك لما دايا أم صراع نبوة ببلغي شي أم صراع نبوة ببلغي أوي شون والي لبغداد كا بقوري تكريت عائلة كيان خانواده كيان نزمدين أيوب باوشی دەکا بە مامی دەکا بە گەورەی تکری کە لە کاتێک دەمان کورد بوون باش پرسیارەکەی دووەم ئەوەیە عیمارەدین زەنکەی لە هەولێرێ ئەتابێکی تورک بووە کاتێک کە لەیدە قەومی عایلی سەلاحەدین بۆ ئەمان داڵدەی دەدەن واتە خانەوادەی سەلاحەدین بۆ پەنا دەبەن بۆ خانەوادەیەکی تورکمان ئەمەش دووبارە هەمان بەڵگەیە کە سراعی نەتەوایەتی بۆ ئەندازەیە نەبووە خەلیفەی فاتمی کە لە میسر لەیدە قەومێ بۆ پەنا نابا بۆ خەلیفەی بەغدایە هەو نەتەوەی خۆیەتی بۆ پەنادەبا بۆ ئەتابێکی مووسڵ کە لە کاتێکدا تورکمانن ئەتابێکی مووسڵ کە تورکمانە بۆ شەرەفی سەرکردایەتی ئەو هێزە نادا بە تورکمانێکدیدا بە سەلاحەدینی ئەیوبی یعنی کۆمەڵێک معادلات پێمان دەڵێ لەو سەردەمەدا نەتەوەکانی تر حەساسیان بەرامبەر بە کورد نەبووە تاوەکو ئەم حەساسیە بەرامبەر بابێ و بەشێکی زۆر لە سەرچاوەکانی مێژوو کاتێککە باسی پێکاتی سوپای سەلاحەدینی دەکەن باسی ئەوە دەکەن کە بەشێکی زۆری قادەکانی تورکمان و دەیلەم و کورد بوون یعنی لەوانەیە هەتاندێ ئامەژە هەیە شکاگتۆرە عەرەب لەوانەیە کەمی نەبوو من لە ناو پێکاتەکەی سوپای سەلاحەدینی سەلاحەدین بەشێک لە پێکاتەکەی ئەوجا یعنی تۆ پێت سیر نییە مەشتوبی هەکاری عیسای هەکاری کە مەشتوبی هەکاری وابزانەوی من شەداد وەکو مەلیک الئەکراد ناوی دەبا یعنی کە بە ئەو دەسەڵاتە باڵایی کە هەیە بۆ لە میسر و شام بەشێکی دەیان لەقەب و ناوی کوردی دەدۆزیەوە لە ناو پێکاتەی مەنزومەی دەوڵەتداریەکەی سەلاحەدینی ئەیوبی ڕخنەیەکی کە لە سەلاحەدین دەگیرێ دەربارەی کوشتار دەربار هەر بابەتێکا کە دەیە بزانین دەوڵەتی سەلاحەدین قوارەکەی سەلاحەدین قوارەیەکی ئەسکەری بووە وەکو زۆر لە قوارەکانی ئەو سەردەمەیدا ینی قوارەیەکی سەربازی بووە ئەوجا ئەم ئینقلابەی کە بەسەر دەوڵەتی فاتیمیدا کراوە بە بەراورد لەگەڵ ئەو ئینقلابەی تەنانەت کە دەوڵەتی عەباسیەکان ئینقلابیان بەسەر ئەمەویەکاندا کرد ینی خۆدنیایە عوسمانیەکان ئینقلابیان بەسەر مەمالیکدا کرد لە میسر و سووریا بەراورد کە لەگەڵ ئەم ئینقلابانە لەوانەیە کەمترین خوێن ڕشترابێ ینی بەراوردی کە لەگەڵ ئەو ئینقلابانەی کە لە تاریخە خانەوادەیەک هێزێک دەوڵەتێکچکەی لە ناو بردووە ینی ئەگەر بێت و قسە لەسەر سەلاحەدین بکرێ ینی مەبەستم لێرەدا لەوەدایە بابەتچکەی گرنگە ڕاستە لە ڕێگەی سوڵتان موزەفەرەدینیەوە دەسەڵاتی سوڵتان موزەفەرەدینی ماوەیەکی زۆر بوو بەشێک لە مەنزومەی دەسەڵاتی سەلاحەدینی و ماوەیەکی کەش لە دوای ڕوخانی ئەتابێکی مووسڵ منطقەکانی دەزیرە و هەکاری و حەسەن کەیف و تەنەن تا ئامێدی بوون بەشێک لە مەنزومەی دەوڵەتی سەلاحەدینی پرسیار لە جەنابەت دەکەم ئەمە گرنگە ینی بەشێک لە کۆتاییەکەیدا بەشێک لە کوردستان کەوتە ژێر هەژمونی دەسەڵاتی سەلاحەدینی بەشێک گرنگە ئێ باشە خۆ کەمترین جوغرافیای کوردستان لە ساڵی 2003ەوە
بەشێکە لە عێراقا بەڵام ئێمە سەربەرزین شانازی دەکەین بۆی کە سەر و کۆمار و دەسەڵاتی باڵا لە وڵاتی عەرەبی لە بەغدایە کووردە کە لە کاتێکدا ئەگەر ئەوەندە قەوارەیە ئەوەندە سنوورەی لە کوردستان کەوتە ژێر دەسەڵاتی سەلاحەدین واتە سەلاحەدین هەژمونی بەسەریدا هەبوو زۆر زیاترە لەم سنوورە جوغرافیایی کە بەغدا هەژمونی بەسەر کوردستاندا هەیە بۆ ئەمانە عیبە نەبوو. باشە ئێمە بە زمانێکی لۆژیکی ترواز بێنین لە جەدەلی تاریخی و ئەوانەی کە باس ئەکرێ و چی بوو چی چۆن ڕوویا و چی کراوە بۆ وا نەکراوە بەڵام بە بڕوای تۆ کێشەکە لە کوایە هۆکاری دروستبوونی ئەم ڕەخنانە لە چیەوە سەری هەڵداوە یعنی بۆ نەقد ئەگرێ وازەوە بێنە منیش هاوڕای دکتۆر محسینم با لێگەڕین خەڵک ڕای ئازاد دەربڕێ ڕەخنە بگرێ بەڵام کۆمەڵی ڕەخنە ئەگیرێ زۆر جار ڕەخنەکان ئەچێتە قاڵبی تۆمەت و تەشهیر و تەخوینکردنەوە ئەمانە لەکوێوە سەرچاوی من جارە پێش شتەکەم ڕەخنەی کە دەگیرێ بە هەر لە ڕەخنەیە کە زمانی لۆژیک و زمانی گفتوگۆنیە ئەمن لێی دوورم دەبینم هەندێک ڕەخنە هەیە قسەی زۆر ناشیرن بە سەلاحەدین دەگوترێکەمە لە هیچ منطقێک نییە پێویستمە بە گفتوگۆیە و هەندێک داعی و مەلای ئێمە مەسەن لەم ڕۆژانە گوێم لە داعیەشی و باسیەوە دەکات و ڕەخنە لە سەلاحەدین دەگرێ نازانم زۆڵە کوردی ناڕەسەنە ئەمانش دووبارە وشەی زۆر ناشیرنن ئەو یعنی بە بەدیوێککە من بۆ خۆم پێم خۆشە زارێککە تاریخی خۆمان ڕەخنە لێ بگرینەوە ینی تاریخی خۆمان لەم ڕوحیەتە ثەوریەتە ڕزگارکەین کە پێمان وایە مەدەحکردن و گەورەکردنی ڕەمزە تاریخیەکانمان جارێککە شەحن دەدەنەوە بە کوردایەتی ئێستامان یعنی ئێمە ناتوانین قسە لەسەر شێخ مەحموود بکەین کە دەوڵەتەکەی بۆ ڕووخا بۆ چونکە شێخ مەحموودمان هێناوە کردومانەتە کەرەستەیەک بۆ گەشەپێدانی کوردایەتی و ڕەخنەمان لێ دوورخستۆتەوە سەلاحەدین قابل بە ڕەخنەیە سەلاحەدین جێگایەوەی کە ڕەخنەی لێ بگیرێ زۆر حەقیقەتە بەڵام پێویستیمان بە گفتوگۆیەکەی لەسەر ئەو ڕەخنانە دابەشبوونی کوردستانیش هەڵەیە تەرەفێک بێت تەسکەی تەواوی بکە تەرەفێک بێ بیشکێنێ ئەمە مەش دووبارە حالەتی چترە تاوانە گەورەکەش لەوەدایە هۆکارە گەورەکەش لەوەدایە ئێمە سێ زەمان بەنسبەت ئێمە میهمن بۆ حرەکەی کوردی ئێستای ئێمە ئێستا و ئایندا لەگەڵ ڕابردوو ئێمە چۆن دەتوانین ڕابردوو بکەین بە کەرەستەیەک بۆ گەشەپێدانی بە تیۆریزەکردنی واقعی کوردستانی ئێمە ئەمە قزیەکی زۆر گرنگە کامەران ببوورە ئێستا یعنی هەندێک لە ڕۆشنبیرەکان ڕۆژنامە نووس و هونەرمەند و نووسەرەکان و ئانی خۆیان بە نوخبە ئەزانن ئەیانوێ بە فۆرمێک کە بە ناوی ئەوە کە ئەمە ئازادی بیر و ڕایە ڕەخنە با هەبێ جیاوازیەکان با هەبێ ئەو کۆمەڵێ دروشمی قەبە و گەورە و فوتێکرا و بەکارێنن بەڵام لە ژێری غیتائی ئەوە دێن پلارەگرن یعنی خۆ زۆر جار ئێمەش هەمومان هاوڕاین وەکو ڕۆژنامە نووس وەکو خەڵکی نوخبە وەکو مسڵمان وەکو بڕوادار و قورئان فێرمانەکە کە ئینسان ئازادە لەوەی کە هەر بیر و باوەڕێکی خۆی هەڵەبژێرێ هەموو دیاری کراوە خۆتەزایی جەدەلێکی فکری گەورەشی لەسرە کە هەمووی دیاری کراوە بەڵام زۆر جار لێدان هەیە ئەی تەشیرەیە تۆمەت هەیە ئەمەوێ یعنی تۆ وەکو ڕۆشنبیرێ وەکو دکتۆرێک وەکو توێژەرێکی فکری ئیسلامی زیاتر ئەوە بەبینەران بڵێ یعنی ئەم ڕەخنە ڕوخێنەر و تێکشکێنەرانە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەم پێم وایە بەشێکی زۆری لە کەمی مەعریفەیە چونکە هەموو ئەوانەی کە مەعریفەیان کەم بێ لە گفتوگۆیەکی بنیادنەرانە پاڵپشت بە دیکۆمنت پاشپشت بابرین بە حیوارێکی هادی ئەمانە ئەم قابلیەتەیان نییە دێن پەنا بۆ حالەتی تر دەبن ینی بەدیوێک لە دیوەکان ئێمە بۆی کە لێک تێبگەین پێویستمان بە دروستکردنی پردە بە نمونونێک بۆ بەر لەوە نمونونەکە بێنیتەوە تۆ لە سەرەتاوە بەس بیرت نەچێ نمونونەکە باس لەوە کروت ئاساییە با دکتۆر یوسف زەیدانیش بەهاتایە بەڵام دکتۆر یوسف لەو گرتە ڤیدۆیە کە باسیەکە یعنی بە ئەحقەر ڕەجول فی تەریخ باسی ئەکا یعنی بەم شێوە بەم زمانە قسەکردن بۆ خۆی ئەمە بریندارکردنی شعوری خەڵکی کورد نییە کە کورد خۆی بە خاوەنی کەسایەتیشی گەورەی مێژووک و سەلاحەدین وڵات زارێکی شتێکە یوسف زێدان بە هەتبایە تعبیری لە عقلی خۆی دەکرد دوو ئەمانەی کە داکۆچیان لە یوسف زێدان کرد بەخوا باورتر بڕۆین من هەندێک چوومەتە ناو ژیان و بەرسەراتەکانی دکتۆر یوسف زێدانی لەو بوارەیەوە یەکەم دکتۆر یوسف زێدان مختص نییە بە تاریخی سەردەمی سەلاحەدین و ئەو قۆناغانە ئەمە گرنگە دوو لە کوردستان دەکە باسی ڕۆمان نووسەتی و نووسەرەتی لە بواری ئەدەبی دەکەن بەخۆ دەزانی ئەم ڕساحی ئێمە دەیان ڕۆمان و ڕیوایی باش تەرجەمە کراوە چ ڕۆمانێکی دکتۆر یوسف زێدان تەرجەمەی کوردی کراوە تاوە کورێنەوە مسەقفینی کووردا جێگەی خوێنەری باشی هەبێ
دەیان نووسەر و ئەدیبی باشتر هەبوو کە سەرنجڕاکێشتر بوو ئەوانەی کە داکۆت شیان لێ دەکردن باوەڕ بێ باوەڕ بێ ئەگە بڵێم ئاگیان لە ژیانی تۆری یوسف زێدان و ئاگیان لە تەنزیبیرکردنەوەکانی نەبوو بە هەڵەدانە چووم ئەم نمونە بێنمەوە نمونونەکە بێنەرەوە چمەوە لای دکتۆر باشە ئەم نمونە بێنمەوە لە مناسبەیەک دانیشت بووین لە کۆڕێکی یەکێک لە هاوڕێیەکانم کۆمەڵی خەڵکی چەپی لێ بوو کە ئینسان ئەگەر بێت و مسەیتەر بێ بە حیواری خۆی بێ پر دروستکە گرنگە زەمینەیە خۆشکە بۆ گفتوگۆ نەک کلمەی ئیستیفزازی هێشتا تۆ گفتوگوی بنیادەرانە نەکردووە فەجوەیەک دروستکەی لە بینی خۆت و جیاوازیەکاندا ئەمە زۆر خراپە کە بەشێک لە خاوەن قەڵەمەکانی ئێمە پەنای بۆ دەبن لەو مداخەلەیەدا باسی ئەوم کردوتم کاکە بەشێک لەمەی کە لە مەجلیسە دانیشتووە لەم کۆڕە دانیشتووە چەپە بە ئێمە لێک تێبگەین ئەگەر پێتان وایە ئاراستەی ئیسلامی ڕقی لە مارکس دەبێتەوە ڕقی لە مارکس دەبێت چونکە مارکس گوتوێتی ئاین تلیاچی گەلانە ئەمن لە ئێستا بەدواوە بە هەموو ئەهلێکی دیندار و بانگەواز خواز و مەلایەکی دەڵێم ئەوە مارکس مەبەستی کەنیسەی کاسۆلیکی بۆ مەبەستی ئاینەکەی ئێمە نەبووە بۆی لەو بارەیەوە کەمێک لە ڕقەکانتان کەمکەنەوە با گفتوگۆ بکەین ئەمەش لە چدایە ئەمە لەوە سەرچاوی دەگرێت کە تۆ یعنی قەنەعەتت وایە دەبێ نوخبەی متمانە بەخۆبوو نوخبەیە کە حەز بە یەک ریزی کۆمەڵگای ئێمە بکە نوخبەیە کە پێی وابێ دەبێت جیاوازیەکان لەسەر ئەساسی ئیستیفزاز و وشەی زۆر سەدحی و قسە فڕێدانی بازار و دڵبریندارکردن نەبێ ئەوە پێویستی بۆیە کە تۆ ئەجوایەک بڕەخسێنی بۆ بەرامبەرەکەت گفتوگۆ بکەین خۆم زۆر لەگەڵەوەی دکتۆریم سەلاحەدین قابلی ڕەخنەیە و ڕەخنەشی لە دەگیرە وەکو ڕەخنە زۆر سەرکردە تاریخەکانی تر دەگیرێت دروستی کامە بەس نخبە و ڕۆشنبیرە یاخود دەسەڵاتی سیاسیە ئەزان کۆکانە ئێمە لە کوردستان پێویستیمان بەیە ناوەندە زانکۆکان ناوەندە ئەکادیمیەکان نخبەی ئێمە ئەم گفتوگوۆ دروست دەکەین ئێستاوەی من و کاگتۆری بەشێکە لەم گفتوگۆیە هەردووکمان تقریبان زۆرێک لەوەمان هەیە کە پێویست سەلاحەدین ڕەخنەی لێ بگیرێ بەڵام ڕەخنەیەک نەبێت کە تۆ کەسێک سەلاحەدینی خۆش دەوێت ئیستیفزاز کرێ یان بەعەکسەوە کەسێک خۆشی ناوێت تۆ دانیشی مەدحێکی زیاد لە تەجاوزی بکەی بە ئەو ئیستیفزاز بکەی سپاس بام ئەچمە لای دکتۆر موحسین و دواتر گفتوگۆکەینەوە دکتۆر بەڕێز وەکو ئەکادیمیەک وە بەشێکی زۆر یا ڕوبەرێکی فراوان لە ژیانی خۆت لە ماستەرەکە لە دکتۆرا لە نووسین و توێژینەوەکانت هەموو بۆ سەلاحەدین و بۆ وڵاتی شام و بۆ ئەو مێژووە تەرخان کردووە کە ئێمە ئاگادارین ڕوبەرێکی فراوانی تۆ لەو بوارەدا نووسیوتە و بابەتی زانستی نووسیوە ئێستا بەدیلی ئەمانە لە کوردستان با بڵێنەوە یەوتێ لە باشووری کوردستان یا لە پارچەکانی تریش کە قسە لەسەر کەسایەتی سەلاحەدین ئەکرێ ئایا بەدیل هەیە دەستکەینەوە بە گفتوگۆ یاخود کاتی ئەوە بەسەر چووە یاخود توێژینەوەی زانستی بنووسرەیە چۆن قسە لەسەر کەسایەتی سەلاحەدین بکرێ ئایا بە بڕوای تۆ بۆ خۆی ئەم بابەتەوە ئەمە لە قۆناغێکی دیاری کراوە بە تایبەتی لە ناوەڕاستی پەنجاکانی سەدەی پێشوو بەدواوە بەشێ لەو جەدەلە گەرم و گوڕم و کە ئەحزابی سیاسی ململانەیە سیاسیەکان سەریان هەڵدا باسی پێویستە باز بکرێتەوە یاخود پێویستە قسە لەسەر پۆست سەلاحەدین بکەین یاخود دوای سەلاحەدین ئێمە قسە لەسەر ئەو بابەتە بکەین بە تایبەتی لە ڕۆزانستیەکەوە مامۆستا دکتۆر کامەران ڕێزەمایە لۆ قسەکانتان ئەوە دلیلی حرستانە کە مێژووی کوردستان تا ئێستا بەڕاست گۆیی نەنووسراوە دەترسین یان عاتفیان یان مەسلحەتمان وایە درۆی بکەین من مەسەلەکتان بۆ لێ دەدەم یەکەم جار پاش ڕاکردنم لە بەغدایەوە تو چار کاتم هەولێر مەسئولی دراسات عولیا بووم لە زانکۆی سەلاحەدین کۆمەڵێک توێژینەوەم بردا جامعاتی بەغدایە جامعای بەغدا و لەگەڵ موسەنسەریە هەرگەیشتمە جەمعای موسەنسەریە کە من لەوێ نەبووم تاوان لە زانکۆی بەغدایە من دەرس دەگوتەوە 33 ساڵ گوتیان ئیدا جاء الماء أبطل التيمم گوتم چییە مەسەلە گوتیان تۆ ڕازگۆی یان مەسلحەت نییە ڕاستی قسەی نەکەی پێمان بڵێ دیارە ئەغڵەبیان شیعە بوون برا شیعەکانمان بوون گوتیان ڕاستە سەلاحەدین دەوڵەتی شیعی فاتمی لابردووە گوتم بە یەقین پێتان دەڵێم درۆتان لەگەڵ ناکەم من لەگەڵ مێژوو درۆ ناکەم سمای خۆم ناشێنم نەک سەلاحەدین ئەوەی نەکردووە بەلکو 3 ڕۆژ 4 ڕۆژ لە لە فاتحای لە تازیمانەی خەلیفەی فاتمی دانیشت دەگریا بۆی گوتیان بۆ دەگرێت گوتی چونکە چم پێویست بوو خەلیفەی فاتمی دایە من بەڵام پاشەوی خۆ فاتمیەکان تەسلیم نابن بەو ئاساندیەی
فاتمیەکان شیعی ئیسماعیلی بوون، جعفەریش نەبوون، ئیمامی نەبوون. ئەوان نابی دەوڵەتی خۆیان دەوڵەتی فاتمی، کوردێک لە وڵاتی کوردستان لە شام و لەو شوێنانە دێتن حکومان بکە ئەوە قبول ناکەین. مزارە دەرچوو ابن الأثير دەلێ کە دەوڵەتی فاتمی ڕووخا لم ينتطح فيها عنزتان، يعني قوسانەیان نەکرد، دوو عنزە دوو جیسک وانە فاتمیەکان معارزای خۆیان هەما بوو. شەوێکدا دەرچوون لە شەقامەکانی قاهرە بانگی دەکەن یا ئالی عەلی یا ئالی عەلی. سەلاح الدین طبعاً پێی ناخۆشە کە ئەو نالێن سنێکی متعەسیب بوو، بەڵام سنیە. فاتمیەکانی نەکوشتووە، ئەو وەختە هیچی دەست پێ نەکرد بوو. کۆڵانی حەی کۆڵانی بین القەسرەینی نەسووتاند بوو، پاشان سووتاندی کە بەبرایەکەی گوتگوتی ئەو کۆڵانەی بسووتێنە، چونکە هەموویان بە پیاوی فاتمین. ئیتر لەو کاتەوە سەلاح الدین خۆی توش کرد، یعنی لەگەڵ فاتمیەکان، بەڵام نەزاحەتی هینا. سەلاح الدین نەزاحەتیان هینا. دلیل ئەوە بوو ئەوەیە کە فاتمیەکان حکمیان لاواز بوو ئەو کاتە کە سەلاح الدین دەوڵەتەکەی خۆی لەگەڵ مامی دایمەزراند. دوای ئەمە لە بیرمان نەچی سراعی ئەساسیەکە سراعی دینی بووە، قەومی نەبووە. سراعی سەلاح الدین لەگەڵ خەلیفە بووە، چونکە خەلیفە بە چاوەکی سووک تەماشای سەلاح الدینی دەکات. دەڵێمینای لە چێت بوو ئەو هێزت کە شەر دەی بەو هێزەی ئەسکارەکەی منە دەلکا بوویتوە دکتۆر لە دنیای ڕۆشنبیری نووسیوە، یعنی ئێستا لە دنیای ڕۆشنبیری کوردیا لە ناوەندە ئەکادیمیەکانە ئەوەی پێوترێ نوخبە لە نێوانی دووکەوانە. یعنی پێویستە ئێستا چۆن لە ڕووی زانستیوە قسە لەسەر ئەم کەسایەتیە بکرێ، بۆی ئەم جەدەلە هەموو کاتێک بە ئاقارێکان نەڕوا کە زۆر جار ئێمە ئەم ئاقارە بە ئاقارێکی ناتەندروستە بینین. نانە من ڕازی نیم، من ڕازی نیم قسە بگۆترە سەلاح الدین ئەوە لە من وەرگرا، بەڵام ڕەخنە واجبە. ئاخر ڕەخنەی نەکەی کەواتە دەترسێی ئەو غەڵەتانە کە دەیکە ئەو سەرکردایە سەرکەدەی کەون و نوێ یەک لەسەر یەک گەورە دەبی ڕۆژ بە ڕۆژ دەبیتە وێرانکاری ئەو دەوڵەتەی. سەلاح الدین دەوای عوسمانیەکان کە هاتە سەر حکم برایەکانی یان منداڵەکانی خۆی بکوشتبایە، عوسمانیەکان وایان کرد لە بەرەوی 6 ساڵ حکومیان کرد. ئەوە مرادی ڕابعە، ئەوە سەلیم یاوزە، ئەوە کوڕەکانی خۆی کوشت بە کۆمەڵ، ئەو دە منداڵی هەیە، پازدەی هەیە، هەموویان یەکێک بە تەسیری خێزانەکەی، بە تەسیری عەشیقەکەی بەجێش دەوڵەتی عوسمانی دەوامی کە بەردەوام بوو. سەلاح الدین ئەوەی نەکرد، لەبەر ئەوەی دەوڵەتەکەی زوو ڕووخا بەداخەوە. میرنشینی حەسەنکێ بوو لە کوردستانی تورکیای، کوردستانی باشوور. بەڵێ دکتۆر من ماوەی بەرنامەکەم تەواو بوو، ئەگەر بە کورتی بە نیو خولێک دوا قسەی خۆتکەی لەسەر ئەم ڕووداوانەی و ئەم دۆخەی ئێستا هەیە وەکو ئەکادیمیەک وەکو کەسێتۆ بەڕێزیش لە ناوەندی ئەکادیمی ڕۆشنبیریان ناسراوی کە پێتەوترێت پارێزەری سەلاح الدین یاخود داکۆکی کار لە سەلاح الدین یاخود جاران خۆت ئەوت کە لە بەغدا بانگیان کردووی پیان وتووی سەلاح الدین، یعنی ئەمێ دوا قسەی خۆت بە کورتی بکەیت. کاکارە من ئەگەر بمویسبایەوە ڕەخنەی یعنی ڕوخاندنی سەلاح الدین باە دەمنووسی لە یەک لە کتێبەکانم. لە چێ دەترسێم؟ سەلاح الدین چی ماوە دیفاعی لێ بکە؟ من دەبی دیفاعی لێ بکەم، من دەبی ڕەخنەی لێ بگرم. من ئەوی پێم کرا ڕەخنم لێگرتیە، بەڵام ڕەخنەکە بەناە لۆ ئەو سەرکردانە کە ئێستا حکومان دەکەن کاکە سەلاح الدین هەندێک غەڵەتی کرد، ئێوە نەیمەکەن. سەلاح الدین تەمسیلی شەرەفی ملەتی کوردەکە، هەر لەبەر ئەوە بوویتە ڕەمزی هەندی حرەکاتی سیاسی بە تایبەتی حرەکاتی ئیسلامی سیاسی لە کوردستان. من لە تکریت مؤتەمەرێک دەبەسترا، کۆنگرەیەک بە ناوی مەدینەت البەتەلەین. بەخوای من داوا کرابوون کە یەکەم کەس دەبی قسەکەم بلێم، یەقینی تەبیت تووشی تا گرتمی تا حمە تێدەگەی باشە لە تکریت من چ بلێم؟
پەیوەندیم بەو جەوی ئەعلامیەی سەدام حوسێنی نییە شەوێ خەوم نەبوو دووەم ڕۆژ چوومە کولیەی دکتۆر بەرحمەت دکتۆر عیماد عەبدولسەلام ڕەو بە منی گوتی ناوت یەکەم ناوە خۆت ئامادە بکە هێ خۆم ئامادە بکەم چ بلێم لە تکریت یعنی تاریخی خۆم بفرۆشم واز لە تاریخ خۆم بینم درۆی بکەم مدینەتە بەتەڵین ئیتر ئەو بوو عەمیدی کولیەمان عەبدوڕەحمان نەجم العانی هات گوتی ئەبوو دلێر گوتم نعم گوتی أنت عم تشترك بمؤتمر البطلين قلت يعني اسمي موجود بيكني نمزاني لبرس بيدكني دواي دكتور عماد أرخوي برادر ما آخر لما بيصير سال 50 سال بيش مردني هاد قلت لا هو متشمت بيك يعني بيخوشة كتو ناس يتكريت قلت بتخوانات سم قلت قربان البوم هو قصة خوشة من بتسمى تكريتي سبلم يتر كاكا لقصة كردن لسا صلاح الدين 6 ساعات لقلتان دانشم تاو نابي باشە سپاس دەکەین دکتۆر محسین محەممەد حسین پرۆفیسۆری بواری ژیانی سەلاحەدین و مێژووی سەلاحەدین کە ئامادەبووی ئەم شەو لە سوێدەکانمان لە هەولێر لەگەڵ مامبووی سپاس دەکەین ئەچمە لای مامۆستا کامەران دوا قسەی خۆی بکات لەسەر کۆی ئەم تەوەرەیە مامۆستا کامەران ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئەم دۆخە ئایندەکەی بەرەو چوویە ئایا ئاوا بەردەوام بێ بە هەردوو ئاڕاستی جیاوازی ڕەخنەکان کە جەنابیشت قسەی جیاوازت لەسەریە بە یەک ئەگەن یاخود پێویستە قسەیەکی یەکلاکەرەوە هەبێ بووی کۆتایی پێبێت خۆ بابەتی تاریخی نابێت چاوەڕۆن یەکلاییکەرەوە بکەین بابەتی تاریخی گفتوگۆیە بەڵام بیر لەوە بکەینەوە گفتوگۆیەکان تێکەڵاوی ململانەی ئایدۆلۆژیان نەبێت تێکەڵاوی زۆرە گفتوگۆیەک نەبێت کە لە شەئنی ڕۆشنبیران نەوەشێتەوە ئەژینا گفتوگۆکردنەکان لەسەر بیر و بۆچوونی جیاواز ئەوە بەردەوامی دەمێنێتەوە سەلاحەدین کە چۆتە میسر وەکو پێم گوتی موەستەیەکی عەسکەری بووە زۆر کەس دەیگوازنەوە بۆ نێوان سراعی سونە و شیعە وەکو کاکتۆر باسی کرد بەڵام ئەوەی کە ئامانج بۆ لەو کاتەیدا لە عالەمی ئیسلامی لە میرنشینەکانی وڵاتی شام و میسر و ئەوانە بریتی بوو لە شەڕی سەلیبی ینی تۆ دەوڵەتی فاتمی لە کاتێکدا سەلاحەدین کە چۆتە میسر لە کاتێکدا مامی چۆتە میسر لە سەروی 225 ساڵەوە دەوڵەتی فاتمی لە میسر بۆ وەکو ئیبن خەلدون دەرەگەی بۆ قۆناغی پیربوون دەوڵەتی فاتمی قدرەتی بەرگری نەمابوو بۆ حەملەی سەلیبی واتە هەیمەنەی نەمابوو پێش سەلاحەدینی بۆچ کە دەوڵەتەکە پیر بوو لە بەرامبەر بە شەڕی سەلیبیەت و ململانەیەکاندا خەڵک لە دوو هێزێکی تر دەگەڕا کە بتوانێ خاوەن شەهامەت و خاوەن عەسەبیەت و خاوەن هێزێکی سەربازی بەهێزتر بێ بەرامبەر بە سەلیبیەکان ئەمە وای کرد ئەو معادلە لە قانزازی سەلاحەدینی بوو نەک لەو ڕوانگەیەوە لە میسر سراعێکی سونی شیعە هەبوو بێ هێزێکی سونی کە سەلاحەدینە هێزێکی شیعی لە ناوبرد بێ ئەم بابەتە حزوری نەبووە چونکە دەوڵەتی دو قسەی خۆت بۆیە ئەم بابەتەم پێم خۆشە لە ینی بە دیوەک لە دیوەکان هەموو بابەتێکی تاریخی پێویستە لە ڕوانگەی سیاقە زەمەنیەکەی خۆی بخوێندرێتەوە کوردبوونی سەلاحەدینی ڕەخنە لە سەلاحەدینی لەسەر قەزەی کوردبوون و کوردایەتی لەسەر قەزەی سونە و شیعایەتی و دەوڵەتی سەلاحەدینی لەسەر زۆربەی بابەتان زەرورە ئێمە تاریخ لە شوێنی خۆی بخوێنینەوە نەک لە عادێککە بەنسبەت ئەم دکتۆر یوسف زێدانیش کەم ئەم جەدەلی هێنایەکایەوە من لێرەکانەوە دەڵێم ئەم جەدەلە نەبێتە جەدەلێکی ئایدۆلۆژی چونکە لێردا ئێمە ناگەین مەنەتیزەیەک لە جەدەلی ئایدۆلۆژی ئێمە ناگەین مەنەتیزەیەک ئەم پیاوەکو چۆن لە وڵاتی ئێمە هەندێک کەسمان هەیە شازن حەز لە قسەی شاز دەکەن قەناعەتی وایە دەڵێ قودس لە سەردەمی پێغەمبەری خۆیان نەبووە ئەمەی کە لە سوورەتی ئیسرا و میعراجە کە باسی بەیت المقدس دەکا ئەو بەیت المقدسە نییە کە خۆی گەورە باسی دێوە دەکات یوسف زێدان دەرێ ئەصحاب الفیل حزوری نەبووە لە تاریخا هەنی کۆمەڵی قسەی هەیە دەتوانم بڵێم قسەکانی شازە ینی سەفارەتی ئیسرائیل پیرۆزبایی لێ کردو بەرامبەر بە هەندێک قسە کە سوودی لەم لێدوانە وەرگرتووە کەواتە تەنها ئەم قسانەی ئەو بەرامبەر بە سەلاحەدین نیە بەرامبەر بە کۆمەڵێک تەوەرەی ترە کۆمەڵە بابەتی تری ڕوژاندووە لە وڵاتەکەی خۆیان لەسەر سەلاحەدین و لەسەر زۆر بابەتان بەریەکەوتنێکی زۆری هەیە واتە ئەمە تەنها پێیوەست نێ بە بەریەکەوتن یەک خاڵیش دەرێن مەسەلەن دەربارەی یوسف زێدان و ئەم بابەتە کە دۆستێکی کووردە من لێرەوە تەحەدا دەکەم هەموو ئەوانەی کە پێیان وایە دۆستی کووردە لێدوانێکی لە مؤتەمەرێکی مقالەیەکی لەسەر دیفاع لە قەزەی کوردی لە قەزەی کورد لە قەزەی دەوڵەتی کورد لە قەزەی شۆڕشی کورد لە قەزەی تاریخی کورد بێنن تاوەکو من داوای لێبوردن بکەم دۆست ئەوەیە کە تۆ دیکۆمنت و وەسیقەیەکت پێ بێت لە شوێنێکدا داکۆچی لە قەزەی کورد و لە کوردکردن زۆر سپاس بۆ دکتۆر کامەران بابەنزادە توێژەر لە فکر و مێژووی ئیسلامی سپاس دەکەین لە ستودیۆکانمان لە سلێمانی ئامادەبووی دووبارە سپاسی دکتۆر محسین محەممەد حسینەکەین کە
شارەزا و پسپۆڕی بواری ئەکادیمی ژیاننامی سەلاحەدینی ئەیوبی کە لە ستودیۆکانمان لە هەولێر ئامادە بوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆمان تاوەکو بەرنامەیەکی تر. بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. سوپاس.